دوای پێکهێنانی حکوومەتی نێو عراق سەرۆکوەزیران ئەو دەستە سەربەخۆوانەیە لای دەکاتەوە و لایەنە سیاسیەکان و هێزەکان ڕێک دەکەون لەسەرەوەی کە سەرۆکایەتی دەستە سەربەخۆکان لە عراق چ لایەنێک و پێکهاتێک و ئەستۆی بگرێت 25 دەستەی سەربەخۆ لە عراق هەیە کە بەشێکیان پشکی پێکهاتێکی ئاسنەوە کوردەکانیشن بە هەمان شێوە پێکهاتەکانی دیکەش چەند دەستێکی سەربەخۆ دەتوانن وەربگرن و سەرۆکایەتی بکەن. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە گرنگی سەرۆکایەتیکردنی دەستە سەربەخۆکان لە عراق کورد تا چەندە هەوڵی بۆ بەدەستێنانی ئەو دەستانە داوە و پشکی چەند دەبێت و چۆن دابەش دەکرێت لە بەغداوە بەڕێز دکتۆر سەباح سوبحی پەرلەمانتاری عراقم لەگەڵ دەبێت لەسەر فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان. دکتۆر سەباح ئەم کاتت باش ئەگەر ئاماژە بە دەستە سەربەخۆکان بکەین لە عراق چۆنیەتی دابەشکردنی ئەم دەستە سەربەخۆیانە و کاتی دابەشکردنەکەی ئایا ڕاگەیەنراوە هێزە سیاسیەکان چه بڕیارێکیان لەم بارەوە داوە؟ سڵاو لە بەڕێزت و لەگەشت بینەرانی کوردستان 24 بەڕاستی وەکو جەنابەت فەرمووت 25 دەستەی سەربەخۆمان هەیە ناویشی دەستەی سەربەخۆیە لەبەرەوەی پەیوەندی نییە بە حکوومەتەوە بە سەربەخۆیی کار دەکا و زۆر دەستەش هەیە زۆر بەهێزترە لە وەزارەتەکان. کاری ئەم دەستانە بەپێی مادەی دەستوری لە 102ەوە دەست پێ دەکا ئەو باسکردنی ئەو دەستە سەربەخۆیانە بە شێوازێکی زۆر قوڵ و باسیش ئاماژەش بەوە دەکا یعنی کە ئەگەری ئەوە هەیە دەستەی سەربەخۆی دیکە دامەزرێت جگە لەو 25 دەستەیە بە پێی پێویست. بەڵام بەداخەوە پشکی کورد لە دوای 2017 بەرەو سەرەوە بەرەو لاوازبوون دەڕوا بەڵکو دەڵێن دەتوانین بڵێن هەرنەما بە هیچ شێوازێک هیچ دەستێکی سەربەخۆ لەلایەن کوردەوە بەڕێوە ناچێ و سەبەبەکەش سیاسیە بێگومان هەوڵیان داوە بە پێی توانە کورد قۆڕخ بکەن لەو دەستە سەربەخۆیانە. بەڵام ئێستا یعنی پلانێکی دیکە هەیە خۆی سێ فکرەی ئەساسی هەیە. یەکەم فکرە ئەوەیە کە بە پێی خاڵبەندی کە ئەو کورسیە پەرلەمانیانەی کە بەدەستیان هێناوە ئەحزابە سیاسیەکان ئەوها دابەش بکرێت. خاڵی دووەم یان ڕۆیای دووەم ئەوەیە بە شێوازی پشکێنەی کورد و شیعە و سوننە کە وەها باوە چۆنیەتی مەسەلەن چۆن ئەوە تا پێش 2017 یان 2014 باشترە با بڵێن باسی بکەین بەو شێوازە چۆن گەشتونەتە ئەم دەستانە بەو شێوازە بڕواتن وەکو عرفێک. خاڵی سێمیش ئەوەیە کە پەرلەمانتارە سەربەخۆکان داوای دەکەن ئەویش دەڵێن ناوی دەستەی سەربەخۆ دەبێت بۆ سەربەخۆکان بێت لە ناو پەرلەمان ینی سەربەخۆکان ئەوانە ئەو لیستانەی کە سەربەخۆن ئەوانە دەستنیشانی ئەو کەسانە بکەن بۆ ئەو دەستانە بەو شێوازە دەیانەوەی دابەش بکەن. بەڕاستی ئێمە وەکو بڵێن پارتی دیموکراتی کوردستان و وەکو ڕۆیای کوردستانی ئەوەیە ئێمە پێویستە لە هەندێک دەستا یعنی سەرۆکایەتیمان هەبێ ئەگەر نەش بوو دەبێت جێگیری سەرۆکی دەستەکە بەدەست بێنین ئەگەر هەر نەشمانتوانی دەبێت تەمسیلێکی جدیمان هەبێ لەناو حکوومەتەکەی سوودانیدا هیچ دەستەیەکی سەربەخۆ بەرکورد بکەوێت پارتی زیاتر ئەوێت کام یەک لەو دەستانە سەرۆکایەتی بکات. خۆشبەختانە محەممەد شایع سوودانی بەڵێن بەوەی داوە کە کەس بێبەش ناکە لەم دەستانە بەپێی ئەو ئەعلانکردنەی حکوومەتیش لە 27 ئۆکتۆبەر تاکو ئێستا وا دیارە مەسلەی تەوزیعاتی حزبی و پشکێنە زاڵە لەسەر وەزارەتەکان بە هەمان شێوەش دەگوازرێتەوە بۆ دەستە سەربەخۆکان. بە تەسەووری خۆم یانێ کورد ئەو جارە ینی چەند دەستەیەک بەدەست دەهێنێ ئێمە یعنی حەز دەکەین کە زیاتر لە 4 دەستە بەدەست بێنین گرنگترین ئەو دەستانش کە پەیوەندی هەبێ بە بارودۆخی هەرێمی کوردستان بتوانێت خزمەت بە هەرێمی کوردستان و کەیسی هەرێمی کوردستان بگەێنێ. یعنی ئێمە مەسەلەن پێشتر دەستەی کۆمیسیۆنی هەڵبژاردنمان هەبوو یان ئەوە تا دەستەی پەیوەندیەکانمان هەبوو یان ئیتیساڵات ئەوانەمان هەبوو. بەڵام تەوزیعاتەکانی دیکە بەڕاستی خۆیان دەزانن ئەوە ئێستا ئەوەی کە تەوزیع کراوە بەپێی پشکی حزبەکان تەوزیع کراوە بۆ نمونە هەیە ئیستیسمار پشکی دەوڵەتی یاسایە بانقی مرکزی پشکی و هەوڵ دەدەن بێتە پشکی
كتائب عصائب أهل الحق ئەوانەی دیکەش بە هەمان شێوە نەزاهە دەدرێتە منەظەمەی بەدر بەم شێوازە ینی دابش دەکەن ئەوەش ینی وەکو دەڵێ مؤشرێکی باشە بۆ ئەوەی ئێمەش بە هەمان شێوە ینی دەستەکان دابش بکرێ بۆ سەر لیستە کوردستانیەکان و بە تایبەتیش بەسەر پارتی دیموکراتی کوردستان بە حسێب ئەوەی کە زۆرترین دەنجی بەدەست هێناوە و دەتوانێت یان تەمسیلێکی جدی بکە بۆ مەساڵحی هەرێمی کوردستان. باشە هێشتا دەستەکان دابش نەکراوە باس لە پشتێنەی سیاسی و هەژمونی لایەنە سیاسی دیاریکراو بەسەر دابشکردنی پۆستەکان لەو دەستەدا دەکرێت. پێتان وایە ئەم جارە دەستەکان بەڕاستی سربەخۆ دەبن یا دەکەونە ژێر کاریگەری هێز و لایەنەکانی دیکەوە کە ئێستا حکمی ئەو بابەتە دەکەن؟ خۆی هیچ مؤسسەیەک لە عێراق سربەخۆ نییە بەڕاستی ینی لە محکمە ئیتحادیەوە بگرە لە بانقی مرکزی لە هەموو دەستەکان حتا دەستەی مافی مرۆڤ هەمووی لایەنە سیاسیەکان زاڵە لەسەر ئەدای ئەو مؤسساتانە ئەنجا چ وەزارەت بێ چ دەستە بێ هەر ڕێکخراوێک بێ لە ناو حکوومەتی ئیتحادی ئەمەش يعني شتێکە وەکو بۆتە عرفێک من بە تەسەوری خۆم دەستەی سربەخۆکان ناگەنە ئەو ئاستەی کە ناوی سربەخۆکانی لێ بنرێ بەڵام خزمەت دەگەێنن ینی خزمەتی باش دەگەێنن بەپێی ئەو ڕۆیایی ئەو حزبانەی کە تەمسیلیان دەکەن ینی شەر نییە مەسەلەن لایەنی سیاسی ئەگەر زاڵ بێت لەسەر سەرۆک دەستە بڵێن ئەوە سلبیە و بە هیچ شێوازێک تەمسیلی ملت ناکە نەخێر حزبیش ینی مؤسسەیەکە منەظەمەیەکە تەمسیلی چینێک دەکا بەڵام ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئەوەیە تەمسیلی کورد بکرێ لە ناو ئەو دەستانە دەستەی سربەخۆ دەبێت تەمسیلی کورد بە تایبەت ئەو دەستانەی کە پەیوەندیدارە لەگەڵ ئەو بارودۆخەی کە هەیە ئەو کێشە و گرفتانێکە معلق ماونەتەوە نێوان حکوومەتی ئیتحادی و هەرێمی. باشە دکتۆر سەباح ئەگەر لە کۆتاییشە بە کورتی وەڵامیان پرسیارم بدەنەوە وەکو فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ هیچ لایەنێکی سیاسی و هێزە سیاسیەکانی نێو حکوومەت لەسەرم دەستانە ڕێککەوتون وتوێشتان کردووە دانوستانتان کردووە؟ چاوەڕوانی ئەو لیژنەیە دەکەین کە سەردانی بەغا بکەن و ڕوئیایی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر مێزی گفتوگۆکان دابنێ تاکو بتوانین کە ئەو ڕوئیایش یعنی تەحویل بکەین لە بۆ سەرۆک وەزیران محەممەد شەیع سوودانی تاکو دانوستاندن بکرێ و ئاڵوگۆڕی ئەفکارەکان بکرێ بەڵام بەمە زەندەی منیانێ کە پێشتر بەو شێوازە بووە ئالیەتەکە حزابەکان دیاری ناکەم بەڵکو ڕوئیای حکوومەت هەیە سەبارەتەوە ئەنجام مناقەشە دەکرێنە ناو لایەنە سیاسی کوردستانیەکان پاشان دەخرێتە ناو ئەجندای دانوستانەکان لەگەڵ سەرۆک وەزیرانی ئێستا. بەڵێ بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە بەغداوە زۆر سپاس.